سەبار بە بەرارێکی دادگای فدراڵی عێراقە سەبارە با وەرگرتنی موچەی فەرمانبەرانی عێراق بە گشتی لە ڕێگەی کارتی بانکیەوە هەڵبەتەن بڕیارە هەرێمی کوردستانیشی گرتوێتەوە بەپی ئەو بڕیارە بێت لە مانگەوەتە لە مانگی ئادارەوە دەبێت موچەخۆران لە ڕێگەی کارتی بانکیەوە موچەکانیان وەربگرن بۆ مەبەستە دەچینە لای زۆر بەڕێز دکتۆر نەوزاد هەمەوەندی بەڕێزیان مامۆستای زانکۆ پسپۆری دارایی و ئابووری ڕاستەخۆ لەگەڵماندان دکتۆر سڵاو لێبێت ئەم کاتت باش بڕیارەکەی دادگای فدراڵی بێت دەبێت لە مانگی ئادارەوە موچەخۆران لە ڕێگەی کارتی بانکیەوە موچەکانیان وەربگرن بەڵام وەک دەزانین بەشێکی زۆری موچەخۆران تایبەتی لە هەرێمی کوردستاندا کارتی بانکیان نیە جا چۆن ئەم کێشیان بۆ چارەسەر دەکرێت یاخۆ چۆن دەتوانن لە مانگی ئاداردا سەرجەمیان لە ڕێگەی کارتی بانکیەوە موچەکانیان وەربگرن. سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی خۆشەویست. ئەم بڕیارەی دادگای فیدرالی عێراق کە دابینکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە لە ڕێگای بانقەکانەوە بەڵام کاتێکی دیاریکرا و دیاری نەکراوە و حکوومەتی عێراق و دەسەڵاتدارانی حکوومەتی عێراق جۆرێک لە فشار جۆرێک لە دروستکردنی بارودۆخێکی ناهەموار بۆ هەرێمی کوردستان دروست دەکەن بۆ ئەوەی بەجارێک هەرێمی کوردستان بکەوێتە بارودۆخێکی ناهەمواری ئابووری و هیچ کاتێک لە بڕیارەکەی دادگای فیدرالی عێراق دیاری نەکراوە کە چ کاتێک ئەمە هەژماری باقییان بۆ بکرێتەوە ڕەنگە دادگای فیدرالی عێراق زانیاری تەواوی لەسەر ئەوە نەبێت کە موچەخۆرانی هەرێمی کوردستان هەژماری بانقی سەر بە بانقا حکومیەکانی عێراق نییە و لەم دواییانەدا هەژماری من کە بەشێک بوو لەو پرۆسەیە و بۆ ئەوەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە شێوازێکی ئەلکترۆنی دابەش بکرێت بەڵام ڕەنگە حکوومەتی عێراق متمانەی بە هەندێک بانقی هەرێمی کوردستان نەبێ یا هەژمارەکەی ڕاستەوخۆ لە بانقەکانی عێراقەوە نەخرێتە سەرم حیسابە و هەرێمی کوردستانیش جۆرێک لە دڵەڕاوچێ بۆ دروست بووە کاتێک حکوومەتی عێراق موچەخۆرانی هەرێمی کوردستان و هەموو داهاتی هەرێمی کوردستان لە ژێر چاودێری و بڕیار و فەرمانەکانی حکوومەتی عێراق بی ئەمە بەشێکە لە هەڵوەشاندنەوەیە بەشێکە لە لاوازکردنەوە و کەمکردنەوەی دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە وردەورداوەی من دەبینم حکوومەتی عێراق دەیەوێ بە بڕیارە سیاسی و ئابووریەکان زیاتر بتوانێ هەژمون و دەسەڵات و توانا و هێزی خۆی بەسەر هەرێمی کوردستاندا زاڵ بکە بۆی دەسەڵاتەکانی لە ڕێگای بڕیارە ئابووریەکان بەسەر هەرێمی کوردستاندا بسەپێنێ بەڵام و دەکرێت مرونەت لەم بڕیارە هەبێ وەزیری دارایی عێراق ئەوەندە بڕیارەکانی تند نەبێ و بڕیارەکانی مرونەتی تێدابێ بۆی ماوەیەکی درێژ بدرێت بە هەرێمی کوردستان بۆی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان تایبەت موچەخۆرانی هەرێمی کوردستان بتوانن هەژماری بانقەکانی سەر بە لقەکانی بانقی مرکزی و بانقە حکومیەکانی عێراق دروست بکەن بۆی بە ئاسانی ئەو کاتە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە دابین بکرێت. باشە ڕێوشوێنەکانی دەرێنانی کارتی بانکی بۆ فەرمانبەرانی هەرێم چۆن دەبێت و ئەمە کارێکی ئاسان دەبێت؟ من پێم وانییە لە ماوەی مانجێک بتوانن تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەژماری بانقیان بەسەر بە بانقەکانی حکوومەتی عێراق بۆ دروست بکرێەوە ئەمە کاتێکی زۆری دەوێ و ڕەنگە بەشێک لە موچەخۆرانی هەرێمی کوردستان هەر لە عێراقەوە لە وەکو دانی پێدان نەدرێەوە بە موچەخۆری دانن ئەمەش گرفتێکی گەورەیە هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هەم بۆ حکوومەتی عێراق و بۆ هاوڵاتیانیش بە گشتی بەڕاستی بەشێک لە موچەخۆرانی ئێمە دانی پێدانەندراوە لە حکوومەتی فیدرالی عێراق ئەمەش شێوازێکی دروستکردنی کێشەیەکی هەم تەکنیکیە و هەم کارژێریە بەڕاستی بەوەی بتوانین زاڵ بین بەسەر بڕیارەکان زاڵ بین بەسەر چارەسەرکردنی ئەو کێشە ئابووریانەی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە بەوێ لەسەر مێزی گفتوگۆ و بە لێکتێگەیشتن ناکرێ بڕیارەکان ئەوەندە بڕیاری مطلق و ڕەکیک بن بتوانن نەتوانن هەرێمی کوردستان و بە ئاسانی بسنە ژێر
باری ئەو بڕیارانەی کە ڕاستە خۆجێ بەجێ بکەن و دواتر حکوومەتی عێراق و وەزارەتی دارایی عێراق ڕەنگە لێکۆڵینەوە و لێپێچوونەوە و یا سزادانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە شێوازێکی تر بدا کە بیخاتە سەر ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە بیانووی ئەوەی کە داتا و زانیاریەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەدراوە بە عێراق. ئەمەش گرفتێکی ترە ئەگەر حکوومەتی عێراق نیازپاچی هەیە، ئەگەر حکوومەتی عێراق دەیەوێ موچەخۆرانی هەرێمی کوردستان هاوشێوەی موچەخۆرانی ناوەڕاست و خواروی عێراق هەژمار بکە و هەرێمی کوردستان بە بەشێک لە عێراق بزانێ دەبێ مرونەت لە بڕیارەکانی بداوە، دەبێ شێوازێکی تەکنیکی باشتر و خاوتر و لەگەر بارودۆخەکە بگونجێ اینجا موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەم ئاراستەیەدا بن کە ڕاستە و خۆ لە بانقەکانی حکوومەتی عێراق وەربگیرێت. کارتی بانکیەوە لە مەسلحەتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دانیە وا قازانچورەکە بە شێوازی کاژوەری بگرن. موچەخۆرانی هەرێمی کوردستان تەنها داواکاریەکی سادە و ساکار و مافێکی سەرەتایی خۆیانە بۆی بتوانن موچەکانی خۆیان وەربگرن. هاوڵاتیانی ئێمە موچەخۆرانی هەرێمی کوردستان هیچ گرفتێکی نییە لە چ شوێنێکەوە لە چ ڕێگایەکەوە بە چ ئاراستەیەک موچەکانیان بەسەر موچەخۆرەکاندا دابش بکەن. موچەخۆرانی هەرێمی کوردستان هیچ گرفتێکی لەم بارودۆخە لەو بابەتەدا نییە، بەڵام لە کاتێک ببێتە فشار بۆ ئەوەی لە ماوەی مانجێکدا هەژماری ئەم فەرمانبەرانە نەگاتە دەستی حکوومەتی عێراق و وەزارەتی دارایی نەتوانن موچەکانیان بنێرن، ئەو کاتە ئەو موچەخۆرانەی کە بەم کاتە یا بەم کاتە کورتە پێڕاناگەن یان ناتوانن هەژماری بانقی سەر بە بانقەکانی عێراق دەربینن، ئەوان موچەکانیان لەکوێ وەربگرن. باشە. کەواتە ئەگەر بە وردی و بە شێوەیەکی گشتی باز لە ڕاهێندەکانی وەرگرتنی موچە بکرێت لە ڕێگەی کارتی بانکی و چۆن خوێندنەوە بۆ ئەم بابەتە ئەکەن بەڕێستان بە شێوەیەکی گشتی کەواتە ئەگەر بێت و ئەمە گرفت دروست بکات و لە هەندێک دیوی دیکە ڕەنگە هەژماری بانکی کارتی بانکی بۆ فەرمانبەران سودمەند بێ. بەڕێستان چۆن خوێندنەوە بۆ دیوە جیاوازەکانی هەبوونی کارتی بانکی دەکەن بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان؟ هەر لە سەرەتای قەیرانی دارایی و هەر لە سەرەتای دروستبوونی لێبڕینی موچە و نەدانی موچە و گرفتەکانی دابشکردنی موچە بەندەیەک لەو کەسانە بووە کە داوام کردەوە بە راپۆرتی فەرمیش داوام لە حکوومەت کردووە کە هەژماری بانقی و حیسابی بانقی ئەلکترۆنی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکرێ، چونکە لە کاتێکدا تۆ بە شێوەی نەقد لە زۆربەی وڵاتانی دنیا ناتواندرێ موچەی هەموو موچەخۆرەکانی ئی وڵاتەکەی بە کاش دابین بکات، چونکە ئێمە دەزانین پارەی کاش لە زۆربەی وڵاتان هەر ئیلغا بۆتەوە، تەنها ژمارەیە گۆڕینی ژمارەکانە. لە کاتێکدا پێویستیت بە 100 میلیارد دینارە بۆ موچەخۆران لە هەمان کاتدا دەبێ ئەم بڕا حاضر بێ و بەردەست بێ بۆیە بە تەواوەتی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی پێدابین بکەی، بەڵام لە کاتێکدا بە هەژماری بانقی و ئەلکترۆنی بی ڕەنگە نیوەی ئەو پارەیەت لە بەردەست بێ بە ئاسانی بتوانیت، چونکە ڕەنگە مانجی یەکەم و دووەم و سێەم هاوڵاتیان ئەو متمانە تەواویان بە بانقەکان و بە ماستەرکارت و بە کریدت کارتەکان نەبێ، بەڵام لە داهاتوودا متمانیان بۆ دروست دەبێ و ئەو هاوڵاتیانەی کە موچەکانیان موچەی پلە باڵان ڕەنگە هەموو پارەکە سەحب نەکا و ڕەنگە لە هەفتانە یان هەر دەڕۆژجارێک مەبلەغێکی لێ دەربینی کەواتە ئەم پارەیە دەوران دەکا، هەم دەتوانین کاری بازرگانی لە بانقەکان پێ بکرێ و هەم ناکرێتە ئەرچێکی قورسی گران و لەسەر حکوومەت بۆی پارەی کاش دابین بکرێت بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. و پێم وایە دابینکردنی یا یەکەم هەنگاوی دروستکردنی هەژماری من ئەمە هەنگاوێکی زۆر سەرکەوتوانە بوو، هەنگاوێکی پێشکەوتوانەیە بۆی بتوانین ئێمەش وەک وڵاتانی دراوسێ و وڵاتانی دواکەوتوو موچەکانیان بە شێوەی ماستەر کارت و بە شێوەی کریدت کارت دەدرێەوە لە ڕێگای ئۆنلاینەوە موچەکان دێتە سەر حیسابیان، بەڵام بە پارەی کاش لە زۆربەی وڵاتە دواکەوتوەکانیش موچەی موچەخۆران بە شێوەی نەقدی بە شێوەی کاش بە شێوەی سیولا ئیلغا بۆتەوە نەماوە. ئەمەش وا دەکا لە کاتی دیاریکراوی خۆیدا بە کلیچێک یا بە لە لەسانی
لەوانەیەک هەموو فەرمانبەرانی وەزارەتێک بە یەک جار موچە بێتە سەر حیسابەکانیان واتە ترس و دڵە ڕاوچێ لەوە نامینێتەوە ئایا سەری مانگ موچە دەدرێ یا نادرێ یا ببێتە هەواڵی بە پەلەی مانشێتەکانی تەلەڤیزیۆنەکان موچەی مانجی فلان هات و موچە دواکەوت و موچە لێبڕینی هات. بەڵێ کاتە دکتۆر وەرگرتنی موچە لە ڕێگەی کارتی بانکیەوە دەتوانێت بەشێکی زۆر لە کێشە ئابووریداریەکانی عێراق و هەرێمی کوردستانی چارەسەر بکات؟ بە دڵنیاییەوە دابینکردنی یا دابشکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و مامەڵە داراییەکان لە شێوەی ئەلکترۆنی ئەمە بەشێکە لە کەمکردنەوەی ئەم فشارە دەرونیە ئابووریە لەسەر حکوومەتیش و لەسەر هاوڵاتیانیش و هەنگاوێکی ترە بۆ ئەوەی شەفافیت زیاتر دروست بێ بۆ هەنگاوێکی ترە بۆ کەمکردنەوەی غەسیلی ئەموال و بەهەدەردانی ئەموالی عێراق و هەرێمی کوردستانەوە بە ئاسانی لە ڕێگای سنوورەکانەوە پارەی کاش دەبردرێتە دەرەوە بەڵام لە کاتێکدا بە شێوەیە ئەلکترۆنی و سەر بە بانقەکانی عێراق بێ لە هەموو جوو لە داراییەکان بانق یا لایەنی پەیوەندیدار ئاگدارە ئەم پارێ چۆن دەچێتە سەرم حیسابە و لە حیسابی ئەو کەسە بەچمە بەستێک دەچێتە حیسابی کەسێکی تر ئەمانە هەمووی کۆنتترۆل دەکرێت و تەدقیق و وردبینی بۆ ئەم جوو لە داراییانە زۆر ئاسانتر دەکرێت بەڵام بەشێکی زۆری پارە بە شێوەی سیولە و نەقد لە ماڵەکاندا قەتس کراوە و لە کارگەکان لە قاسەی دەوڵەمەندە بازرگانە دەوڵەمەندەکان ئەمانە هەمووی دەبتە کێشە بۆ هەرێمی کوردستان و بۆ بانقەکان و بۆ حکوومەتی عێراقیش بە تەواوەتی دەبێتە ئاسانکاری کاتێک هەموو مامەلە داراییەکان بکەوێتە سەر ماستەر کارت و بە شێوەی ئەلکترۆنی مامەلەکان بکرێ و خطورەت لەسەر هاوڵاتیان کەم دەکاتەوە و شێوازی دزین و بەسەر ماڵاندادان و خطورەت لەسەر ژیانی هاوڵاتیان زۆرتر کەم دەبێتەوە چونکە لە ڕێگای ماستەر کارتەکەوە هەموو زانیاریەکانی خۆت و هەموو داراییەکەی خۆت تەنها لەم ماستەر کارتە بە کۆدێک دەتوانی مامەڵەی پێوە بکەیەوە بە ئاسانی دەتوانی حیسابەکەت ڕابگری و کۆنتترۆلکردنی هەموو سەروەت و سامانی خۆت بە ئاسانی پەیوەندی بەلانی پەیوەندیدار دەکەی بۆت ڕادەگیرێ بەڵام لە کاتێک پارەی کاشت هەیە هەم خطورەتە لەسەر ژیانی خۆت و هەم بارودۆخێکی خراپی وەکو کۆمەڵایەتی و اجتماعیش دروست دەکا بە لە شێوازی دزیکردن بەسەر ماڵاندادان و ڕێگریکردن ئەمانە هەمووی کەم دەبێتەوە واتە دەبێتە چارەسەری ئەم کێشە کۆمەڵایەتیانەش. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر نەوزاد هەمەوەندی مامۆستای زانکۆ و پسپۆڕی ژمێریاری و دارایی سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانی کورسان نوێیزدان وێنمان بوو.